بەڵێ وەک ئاماژە پێکردن لە ئێستادا لە جوستایی نێوان بەغدا فەلوجەم کە لە ئێستادا لە سنووری گەڕمە فەلوجەم بە دووری 6 کیلومتر لەم شوێنەی کە منی لێم بەرەکانی پێشەوەی جەنگە کە لە بڵێن فەلوجە ئۆپراسیۆنەکە بە بەشداری هەریەک لە سوپای عێراق و سوپای ئاڵتونی و فرقەی ئاڵتونی و سەرجەم کەتیبەکانی حەجی شابی جگە لە سەرایە سەلام و من لە ئێستادا وتەبێژی کەتیبەی ڕسالیونم لەگەڵدایە محەممەد بەسری کە ئەو کەتیبەکانیان یاخود چەکدارەکانیان لە ئێستادا لە ناو فەلوجە لە شەڕان حەجی ئیدا ئەمکن حەجی حالیان القطاعات وين وصلوا لە ئێستادا ئێمە لەکوێدەین و ئایا گەرمە کۆنتترۆل کراوەوە یا خونابەنەوە خی بەخشنەوە لە ڕۆژی دووشەمە ئێمە هەموو هەوڵاتەکانمە هەموو یەکەکانی حەشتی شار و هێزەکانی ئەهلی حەق و هەموو هێزەکان لەگەڵ سوپای عێراقی پێکەوە کارمان کردووە لە چەند محورێکی جیاوازەوە دەستمان کردووە لە سەر لە بەیانیەوە لە محوری ڕەبیعەکە هێرشمان کردووەتە سەر تیرۆریستانەوە زۆرێک لە ناوچەکەمان کۆنتترۆل کردەوە گەشتە ناوچەی ئەم محیرات و سەرپردی جوسمەوە لە دوای ئەویشەوە ئێمە چوینەتە ناوچەکانی کۆگای گەرمە و پردی گەرمەمان کۆنتترۆل کردووە و لە سەر پردی گەرمە شمان تێپەڕاندووە و فەلوجەمان لە کە ئەنجومانی شارەوانیمان کۆنتترۆل کردووە و ئاڵای عێراقمان لەسەر قایم هەڵداوە ئەو ناوچانێک کە کۆنتترۆلمان کردوێتەوە دواتر چوونە سوێحەت کە یەکێکە لە دوهەمین ناوچەکان گەیەکی تێدا ئەمە ئەو ناوچەیەمان کۆنتترۆل کردەوە و بە سەربازگەی بەترانیشمان بە هەمەشەوە کۆنتترۆل کردووە هەموو هێزەکان لە ئێستادا توانیمان دەوروبەری ناوچەی فەلوجە کۆنتترۆل ئێمە لە ئێستادا نزیکەی 5 کیلومتر لە ناوەندی فەلوجەوە دوورین ئایا تەواوی ئەو ناوچانە ئاسایش و سەقامگیرن ئەوە بە تەواوی کۆنتترۆل کراوەتەوە ناوچەکانی دەوروبەری فەلوجەوە بە تەواوی کۆنتترۆل تەنها ماوەتەوە فەلوجە کۆنتترۆل بکرێت وەکو نزیکەی تەنها 6 کیلومتر لە ناوەندی فەلوجەوە دوورین ئێمە زۆرێک لە داعش پلانێکی ئەو کەشمیان ڕێژکردنی زۆرێک لە ڕێگاکانەوە ئەمە شوای کردووەکە هەوڵێکی زۆر جدی هەیە لەلایەن ئەندازیارانیە و بۆرەوە بۆ ئەوەی ئەو ناوچەیە پاک بکەنەوە نەوەکە ڕێگاکان چۆڵ بکەنەوە بۆ ئەوەی بتوانن یەکە سەربازەکان بچنە ئەو ناوچەنەوە هەموو ئەوانەی لە بواری ئەندازیار دەکەرەکەن زۆر بە جدیکاران لەو بەرەوە ئێمە زۆر بە زوویەکەی نەسنوورەکانی فەلوجە و بەچای خۆتانە بینەوە کە چۆن پاڵەوانەکانی حەشتی شعبی و هێزانیەکان و پۆلیسی اتحادیە بە تەواوی ئەو ناوچەیان پاک کردوێتەوە و دەچینە ناو دەواازەکانی فەلوجە و بینم چوو کامەش پێ بدەم کە نزیکەی لە ماوەی 4 ڕۆژی ڕابردووە دەیان گوند کۆنتترۆل کردنەوە کە نزیکەی 150 گوند بوون هێزەکانی حەشتی شعبی و هێزە ئەمنیەکان تەواوی ئەو ناوچەی کۆدەکە تەواوی دەوروبەری فەلوجەمان کۆنتترۆل کردووە لە ئێستادا دووکەڵی هێرش ئاسمانەکان دەبیندرێ بە سەر ئەو شارەوە ئێوە پەیوەندیتان لەگەڵ هێزە ئەو پەیمانە کۆنتترۆل ئەگەر وێنەگرەکەم وێنەی ئەو ناوچانە بگرێت کە دووکەڵی تێدا دێر تەنسیختان چۆمە لەگەڵ هێزاوێ لە ڕاستیدا ئەمە هێرشەمچەکە ئەم هێرشانێکیمان جامی لە 100 عێراقیە و هێزەکانی ئەمریکا بەشداریان نەکردووە هێزەکانی ئاسمانی عێراقی بەشداریان کردووە و دەستپێکیان کردووە بە ئامانجگرتنی بنکەکان و ئێمە کە هێزی ئاسمانی عێراقی و هێزی ئاسمانی سوپای عێراقی بەشداریان کردووە هیچ هێزێکی ئەمریکی بەشداری کردەوە چۆن تەنانەت وەزیر بەرگری ئەمریکا ئەو ڕایگەیان کە سوپای عێراقی هیچ داوایەکی نەکردەوە بۆ یارمەتی زیاتر تەنها سوپای تەنها هێزی ئاسمانی عێراقی بوونی هەیەەوە بەپێی ئەو زانیاریان لەبەر دەسوانێتەوە ئەو سەرچاوانەی هەمان لە ناو خۆی فەلوجەوە ئێمە بنکەکانی داعشبان جاماگرین ئەگەر باس لەو خێزانم کە لە ئێستادا لە ناو فەلوجەدا بوونیان هەیە چۆن دەتوانن ئەوان ڕزگار بکەنەوە تەنسیقەکەن بۆ ئەوەی لە جەنگ ڕزگاریان بێت ئێمە هەوڵێکی جدیە دێن هەندێک لە ناوچە هەندێک دەواازەمان دەستنیشان کرەوە بۆ ئەوەی خێزانەکان و هەوڵاتیان لەو شارە دەربچن کە ئێمە بڵاوکراوەمان
ڕەوانە کردووە بۆ هاوڵاتیان لە ڕێگەی نامەی تەنانەت بە تەلەفۆن و بە نامەی تەلەفۆنی ئاگاداری هاوڵاتیانمان کردووە کە ئێمە هێرشەکەین لەسەر و ناوچانەوە دەواازەکان هەموو لە ڕووی لۆجستی و خزمەت گوزار و هەموو هەوڵێک دەقینە گەڕ بۆ ئەوەی ئاوارەکان و ئەوانەی کە لە دەستی داعش ڕادەکەن یارمەتی بێ خزمەتیان بکەین زۆر گرنگە کە چەکداری عراقی ئیتر حەشتی بێ یاخود هێزەکانی تری عراقی دەبێ ڕێگری بکات لەوەی کە هەر هەوڵاتیەتی مەدەنی بکرێتە ئامانجەوە ڕێگە بدەین بۆەوەی کە هاوڵاتیان ڕزگارە بێتەوە دەواازانە دەستشانەکەین بۆی کە هاوڵاتیان بتوانن بە ئاسانی ڕزگاریان ببێت لەو ناوچانەدا بەڵام هێزە ئاسوانەکانی عراقی هەندێک لە قەناسەکانی کوشتووە کە ویسویانە هاوڵاتیان بکوژن کە ویسویانە ڕزگاریان ببێت لە ناوچەکانی ژێر دەستی داعشەوە.